فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن خراپە وا ئەکات لە عیززەتا بمێنیتەوە. کاتێک پیاوێکە بینی خێزانەکەی سەری ڕوتە غیرەتی ناجوڵ لە پێی بڵێ بەلەچکی بەبێ لەچکەوە مەچوەرە دەرەوە، ئەوە هۆکارێکە بۆ تەدمیر بوونی و عایلەیە. پیاوێک نەتوانێت بە ژنەکەی بە کچەکەی بڵێت بەبێ لە چکمە چۆرە دەرەوە، حیجابەکەت بکە، سنگت داپۆشە، قۆڵت داپۆشە، باڵت داپۆشە. ئیترم پیاوە دوو لە ڕوبەرستان وردە و دەغیرەت لە دەستەدا. کەسە غیرەتی لەسەر ماڵ و مناڵەکەی خۆی نەبێ، غیرەتی لەسەر ئیسلام لەکوێ هەیە؟ لەکوێ ببینێ لە مەجلیسەکە پیاوێک سوێن بە غەیری خوا پێی بڵێ ئەوە شیرکە، ئەوە تاوانە؟ لەکوێ ببینێ پیاوێک هەرچەندێک ناوی بەرز بێت هەڵەیە بەرامبەر بە ئیسلام کا پێی بڵێت ئەم لە عایلەکەی خۆی جارێ نەیتوانیوە، جارێ نەیتوانی و بەرامبەر بە عایلەکەی خۆی غیرەتی هەبێ. لەکوێ توانێت پیاوێک دەسەڵاتدارە ڕئیس عەشرەتە بێ ئەدەبیەک بەرامبەر بە دینی خوا کە پێی بوترێ قیف بۆستە؟ ئەوە هەڵەیە. نەوەڵێ وەڵا کاکە شان و شەوکەتی وایە و ئوتوقاتەکەی وایە و با من قسە نەکەم و بەخوای خۆم تووشی کێشە نەکەم. هەر کەسێک بوو هەر ناوێکێ بوو بە ئەدەب و وەڵامی بدەرە و با فێر بێت، با فێر بێ. پێبووتە ئەوە شیرکە، ئەوە تاوانە، ئەو قسە مەکە بەرامبەر بە ئیسلامەکەی من. خەڵکەیە جنێو بە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم لە مەجلیسا خۆی بە موسڵمان ئەزانێ وەڵامی ناداتەوە، ڕەدی ناداتەوە. أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره. أجا بينيتان كسك كفري بآيات خواكرت لقال يان دامنشن أو بررقار وآفر